بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان عبس وتولى أن جاءه الأعمى روي قرش كردو روي ورجرة ما بس پیغمبر صلى الله عليه وسلم كاتيك عبد الله كري مكتوم كا إيمان دارج نابي نابو هاد بو خزمتي اويش هنديك لسراني قريشي كو كرد بوا بأميدي هدايتيان عبد الله وتي اي پیغمبري خدا چی فێر کردویت منیش فێر بکە. پیغمبر صلى الله عليه وسلم پێی ناخۆش بوو کە قسەکانی پێدەبڕێت لەبەرەوە ڕووی گرش کرد و ڕووی وەرجێڕا بۆیە سەرەتای ئەم سوورەتە دابەزی کە گلەیە لە پیغمبر صلى الله عليه وسلم لەبەرەوەی نابیناکە هات بۆ لای. وما يدريك لعله يزكى أو يذكر فتنفعه الذكرى جاتۆ چزانیت بەڵکو ئەو هاتبێت تا دڵ و دەرونی خاوێن بکاتەوە یاخود ئامۆژگاری وەربگرێت تا ئامۆژگاریەکە سوودی پێ بگەێنێت. أما من استغنى فأنت له تصدى وما عليك ألا يزكى بەڵام ئەوەی کە خۆی بێنیاز نیشان دەدات و نایەوێت ڕێنمایی وەربگرێت تۆ لەگەڵ ئەودا کۆ دەبیتەوە و گرنگی بەو دەدەیت و ڕوو لەو دەکەیت. جاتۆ هیچ گوناهبار نابیت کە ئەو ئیمانی نەوێت و پاک و پوختەکردنی دەرونی نەوێت. وأما من جاءك يسعى وهو يخشى فأنت عنه تلهى بەڵام ئەوەی کە خۆی هاتۆتە لات و کۆشش دەکات و مەبەستێتی کە شارەزای بەرنامەی خوددا ببێت لە کاتێکدا ئەو لە خوددا دەترسێت ئەوە تۆ گوێ بەو نادەیت و خۆتی لێبێ ئاگا دەکەیت. كلا إنها تذكرة فمن شاء ذكره نەخێر وا مەکە و وا مەبە چونکە بەڕاستی ئەم ئاەتانە ئەم سوورەتە یادخستنەوە و ئامۆژگاریە جا کەسێک بیەوێت ڕێنمووی وەرگرێت ئەوە یادی دەکات. في صحف مكرمة مرفوعة مطهرة بأيدي سفرة كرام بررة. ئەو قورئانە لە چەندین لاپەڕەی بەڕێز و پیرۆزدا هەڵگیراوە و لە لەوح المەحفوظ وەرگیراوە کە بەرز و بڵند و پاک و خاوێنن بەدەستی فریشتە نووسەرەکان کە بەڕێز و خوداناس و ملکەچ و فەرمان بەردارن. قتل الإنسان ما أكفره من أي شيء خلقه من نطفة خلقه فقدره. أي آدمی زاد بەکوشت بچیت چەندە کافرە سپڵەیە چەندە خوددا نەناس و یاخیە یاخود بەکوشت شێت ئادەمی زاد چی وای لێ کردووە کە کافر بێت چ پاساوێکی هەیە بۆ خوددا نەناسی و یاخی بوون بۆ بیر ناکاتەوە خوددا لە چی دروست کردووە لە نوتفەیەک لە خاڵێکی زۆر بچووک کە بەچاو نابیندرێت دروستی کردووە و هەموو ئەندامانی دەروون ناوی پێبەخشیوە و ئەندازە گیری وردی لە دروستکردنیدا ئەنجام داوە کات و شوێنی لەدایک بوون و مردنی بۆ دیاری کردووە. ثم السبيل يسره ثم أماته فأقبره ثم إذا شاء أنشره. لەوە دوا ژیانی بۆ ئاسان کردووە و سەرپشتی کردووە لە پەی ڕەوی کردنی ڕێگەی چاکەی یا خراپە ئیمان یا کوفر دوای ئەوەی کە دەستنیشانی هەردووچانی بۆ کردووە و سەرنجامی ڕوون کردوتەوە لەوە دوا دەیمرێنێت و دەیخاتە ناو گۆڕەوە پاشان کاتێک بیەوێت زیندوی دەکاتەوە. كلا لما يقض ما أمره فلينظر الإنسان إلى طعامه. بەڕاستی ئەوەی کە خوددا فەرمانی پێداوە هێشتا ئادەمی زاد بەجێی نەهێناوە دەبا ئادەمی زاد سەیری خواردنەکەی بکات و سەرنجی بدات و بیری لێ بکاتەوە. أنا صببنا الماء صبا ثم شققنا الأرض شقا فأنبتنا فيها حبا وعنبا وقضبا وزيتونا ونخلا وحدائق غلبا وفاكهة وأبا.
بێگومان ئێمە ئاومان بۆ داباراندونەتە خوارەوە چۆن دابارینێک لەوە دوا زەویمان بۆ لەت کردوون بە چەکەرەی ناسچی ڕوەک اینجا دانەوێڵەمان تیادا ڕواند هەروەها ترێ و سەوزە هەروەها زەیتون و دارخورماش باخچەی دەورە دراو بە دارخورما یا درەختی تر یاخود باخی چڕ و پڕ جۆرەها میوە هاوڕێ لەگەڵ هەموو ئەو گژوجیایانەی کە خوددا کردە و ماڵات دەیخوات لە وەرگاکاندا متاعا لكم ولأنعامكم هەموو ئەمانە ئامادەمان کردووە تا خۆتان و ماڵاتەکانتان سوودی لێوەربگرن فإذا جاءت الصاخة يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه جاکاتێ قیامەت بەرپا بوو بەهۆی دەنگێکی بەهێزی گوێک بکەرەوە ئەو ڕۆژە هێندە سام ناکە برا لە دەست براکەی هەڵدێت و ڕادەکات و خۆی لێ دەشارێتەوە هەروەها لە دەست دایک و باوکی لە دەست هاوسەر و کوڕەکانی لەو ڕۆژەدا هەر کەسێک لەوانە ئەوەندە سەرگەرمی کێشەی خۆیەتی ناتوانێت فریای کەسی تر بکەوێت وجوه يومئذ مسفرة ضاحكة مستبشرة ووجوه يومئذ عليها غبرة ترهقها قترة أولئك هم الكفرة الفجرة لەو ڕۆژەدا ڕوخسارانێک گەش و جوان و ڕون و شادن دەم بە پێکەنین و مژدە و شادیان لێ دەدرەوشێتەوە لەو ڕۆژەدا ڕوخسارانێکیش هەن کە گرژ و تاڵ و ترش و تۆزاوی و پەست و غەمگینن دێزی و ڕەشی و تاریکی دایپۆشیون ئەوانە بێباوەڕ و خوددانەناس و تاوانبار و